لسرفان برسازي دا ترجي هجا رامي عبد الرحمن ريفبر وانجها سوريا بالمافيا المروفيجي بريطانيا دا برسم هجا رامي تبخيرات يا كردستان بيشار آمارين هوا دقال آمارين ويلجنا علي كولينيا أحمد الشرع بيك إيناي لي سربويرين بر آفي لدجي علويان دنياك جهف جدانا لي أو همية لاكي بيلين ما آمارت هوا قوتن ميت رويترجي قوتن وميت كوميتيا شرعجي قوتن از نوكي حسكم لسر سويدا رواستم لسويدا تشيبو احمد الشرع بجيتن هيج دستي ما تدانينا نينر سروكي امريكا بجيتن اف جروبين هني علاقتوان بوزاره برگيريا سوريا نينا لهين روانگه بجن چه علاقات بكيف هي كي افكم كجيه در حق درزيان انجام دال سويدا مساء الخير. بەڵێ ێوارەتان باش قسەی ڕاست ئەوەیە کە بەڕێز ئەحمەد شەرع و حکوومەتەکەی کەسانێکن کە پێشڕەوی وڵات دەکەن هێزەکانی ئەوان چوونەتە سوەیدا کۆمەڵکوژیان لە سوەیدا کردووە بە ڤیدیۆ ئەم بابەتە بە بەڵگە کراوە بە وێنە و دەنگ هەیە کە چکارێکیان کردووە هێزەکانی وەزارەتی بەرگری ئەو درۆیانەی کێ لە کەناراوەکان دەکرا جارێکتر ناتوانن لە سوەیدا هەمان درۆ دووبارە بکەنەوە وڵاتانی عەرەبی پشتیوانیان دەکردن لە کەناراوەکان میدیا پشتیوانی دەکردن سەرچاوی داراییان هەبوو ئێستا ئەم بابەتان نییە هەر بۆیشە پەیامیان نەر بە وڵاتانی ئەوروپی گوتیان ئەوەی لە کەناراوەکان ڕوویدا ئێران بوو ئێران دەیویست بەسەر ئەحمەد شەرعدا کودەتا بکات دواتر باسییان لەوە کرد کە وڵاتێکی عەلەوی و ئەم قسە بەتاڵانەیان کرد ئەوەی لە سوێدا ڕووی داوە بە بەڵگە کراوە زۆرینەی کۆمەڵکوژەکان خەڵکانێکن لە وەزارەتی بەرگری و وەزارەتی ناوخۆ هەندێک لە کۆمەڵکوژەکان کۆمەڵێک شەڕکەر کردویانە کە لە عەشیرەتەکان بوون عەشیرەتەکانیش لەگەڵ وەزارەتی ناوخۆ بوون لەبەرەوەی ئەندام و ئەندامیان هەیە لە نێو وەزارەتی ناوخۆ گەڕێونەتەوە نێو شەڕ باشا هجارمي بشار الأسد سال 2011 دما خوبشان دان هاتنا كرن و خلق دهاتا كشتن و بهرمكيت هاتنا برزمان كرن و بشرا كيمياء لسروان هاتا كرن هرچند بحث كيميائي نكر لي بشار الأسد قلت از ده لجنه بيكينم اوين كو اف بويرا كري از ده وان سزدم نوكا سال 2025 همان آخفتن احمد الشرع بجيتن للجناوي هات بجيتن هيج دست احمد الشرع و هزين امنية شرع تيدانينا همان آخفتن همان كريارنينا در انجام صفر نعم يعني لجان في بەڵێ لیژنە لە دەوڵەتێکی وەکو سووریا کاتێک لیژنە دادەنێت لیژنەکە راپۆرتەکەی دەخاتە نێو دۆڵابێک و کۆتایی پێدێت ئەحمەد شەرع پێی وایە ئەم جۆرە شتانە هەروە تێدەپەڕن و کەس ئاوەڕیان لێ ناداتەوە ئەو دەڵێ من چاوم بە دۆنەڵد ترەمپ کەوتووە وڵاتانی عەرەبی پشتیوانی منیان کردووە و وا دەزانێ ئەم شتانێ بەسەرەوە دەچێت تەنیا لەبەرەوەی وڵاتانی عەرەبی پشتیوانی دەکەن و لەبەرەوەی خۆشیان دەوێت بەڵام دەبێ بزانن وڵاتانی عەرەبی تەنیا نایانەوێت سووریا بڕوخێ نایانەوێت شەڕی ناوخۆیی هەبێت بەڵام ڕاستیەکە چییە؟ ڕاستیەکە ئەوەیە کوشتار هەیە لەسەر بنەمای تایفێت لە نێو سووریادا گرنگ نییە عەلەوی دورزیەک بێنی بیخەیتە ئۆتێلێک لە دیمەشقا دواتریش لەسەر شەقام بە دەنگ و وێنە خەڵک بکوژیت و تۆش بێ بە ئێمە بڵێ ئێمە شەڕی خەڵکانێکی دەکەین کە ئاژاوە دەنێنەوە بەڕێز ئەحمەد شەرع گرنگ نییە بەڕێز سەرۆکی ماوەی ڕاگوزەر گرنگ نییە تۆ چی دەڵێ ڕاستیەکە ئەوەیە کە خەڵک کوژراوە دواتریش هێرشی میدیایی کراوەتە سەر هەسەدا وڵات بەم شێوە بەڕێوە نابردرێت ئەمڕۆ دیمەنی کوشتار هەبووە لە سوەیدا بینیومانە هاوڵاتیەکی ئەمریکی لە سوەیدا کوژراوە بە شێوەیەکی مەیدانی لە سێدارە دراوە ئەو هاوڵاتیە تەنیا هەوڵ داوە کە یعنی ئەحمەد شەرع دەیەوێ میک ئاپ و
جوانکاری بکە بۆ ئەو کوشتارانەی دەکرێن بەڵام ئەمە هیچی سەر ناگرێت ئەم سیناریۆیانە سیناریۆی هێژە ئارامی ئامارە بە کورتی و مختصری بێژە من لە سوێدا چەند کەس هاتینە کوشتن و چەند هاتینە بریندارکردن دنافواندا چەند دورزینە ئامارەکان ئەوەی کە ڕوانگەی سووری تاکو ئەم ساتە کردوێتی ئەوەیە کە زیاتر لە 1000 کەس بە کۆ کوژراون ژمارەی ئەوانەی کە جگە لە مەدەنیەکان دروزەکان زیاتر لە 600 کەسیان کوژراوە لەو 600 کەسە 140یان خەڵکی مەدەنی بوون چەکیان پێنە بۆ ژن و منداڵیان تێدایە لە ڕیزی هێزە ئەمنیەکانی سووریا و بە دوو زیاتر لە 400 کەس کوژراوە کە 406 کەسم بە دیاری کراوی یەکی چەند چەکدارێکی لوبنانی بووە لە وەزارەتی بەرگری لە هێرشی ئیسرائیل کوژراون 15 بووە ژمارەی کوژراوانی هێرشی سەر دیمەشق 3 کەس بووە خانمێک خۆت ئافرەتێکی لە نێودا دوو کەسیش ناسنامەیان دیار نییە جگە لەوەی کە ڕۆژنامە نووسێکیش کوژراوە و هەروەها زیاتر لە 190 کەسی دیکەش کوژراون کە 8یان منداڵ بوون لەسەر شقام لە سێدارە دراون و بەشێکیان لەسەر دەستی بەدووەکان و عشیرەتەکان کوژراون 3 کەسیش لە عشیرەتەکان لە بەدووەکان کوژراون ئەمانە لەلایەن چەکداران دروست باشە هێژە ڕامی دوو داخوایانیان باڵکێش بوو تا دبێژم لەسەروان بلا ئاخفتنە هەوا وەربگرم شاندەری ئەمریکی بوو سووریایت بێژیتن وی گوتی ئەحمەد الشەرع ڕێبازێن خۆ هەڵسوکەوتا خۆ بگۆڕیتن سیاسەتا خو جارێکێ بەرچاوا دەرباز بکەتن ئەگەر نا ئەو هێزە ئەو پێگەهشتیا دەست هەڵاتێ دێش دەست دەت و ئیسرائیلێژی گوتیە ئەگەر هات و جارێکادی هێزن ئەمنیەن شەرع دەستێ خو درێژی دورزیا بکەن دەوی دەستی بڕین یاش دەستێمەت هێت دێکەین بڤی حاڵێ هەیی وما ترسيين لسر علوية دورزيانة ديارة دي بسري كرداهت و تهديدين تركيا بو تيكال كرنا هسده بهيز النشتمانيين شرع پیشهات چنه آیا هیچ گارانتیک هيا شرع لسر دست حالاتي بمينيت آیا هیچ گارانتیک هيا سوريا یک گرتی بمينيت یان لپیش یا پارچه بونه تماما وانا قلتها بەو شێوەیە کە باس کرد من پێشتریش گوتومە ئەحمەد شەرع سەرۆکی ماوەی ڕاگوزەر ئەم قسەم کردووە گوێ مەگرە لەو کەسانەی کە لە دەوروبەری تۆ دەیانەوێت فتنەیەکی عەرەبی کوردی دروست بکەن ئەمە زۆر مەترسیدارە خەڵکی تازەکار دەیانەوێت فتنە بنێنەوە ئەم بابەتە دروستکردنی فتنەی عەرەبی کوردی کێشەیەکی زۆر گەورەی لێ دەکەوێتەوە ئەگەر هەموو وڵاتانی عەرەبیش لە پشتت بن کێشەکە گەورەتر دەبێت لەبەر ئەوەی ئەو کاتە سووریا گەردەگرێت لە دەریاوە بیگرێت تا دەگاتە کۆتایی یاخود ئەو پەڕی باکووری ڕۆژهەڵاتی سووریا لەسەر سنووری عێراق و بەشی تورکیا و هەروەها بەشی عەفرین تا دەگەی عەفرین دەبێت ئاگاداری ئەم بابەتە بێت با ئەحمەد شەرع دەڵێن ئەحمەد شەرع دەبێت تۆ سەرۆکی قۆناغی ڕاگوزەری سووریا بی بۆ هەموو سووریایەکان دەبێت سووریا بۆ هەموو خەڵکی سووریا بێت ئەگەر نا سووریا بە پرۆپاگەندەی میدیایی و ماشێنی میدیایی ناوەستێت بەو هەڵمەتە سۆشیال میدیایە دەوڵەت دروست ناکرێت باشە تو چی بێژیا من ئەحمەد شەرع پشتا خو کێگرێت دەتن وان هەمی هێزت کە هێرشات کەنە سار دورزی و عەلەویان ژلایەکی دی تورکیاژی تهدیدات کات بێژیتن ئەم حازرین هەر تشتێکی بکەین بۆ پشتاوانیە ئەحمەد شەرع بە تایبەتی دەرهەقی هەسەدەی ئەگەر هەڵتونە بنە بەشێک ژارتێشە نیشتیمانی و هەسەدێژیت بێژیت نەخێر ئەسن و کاتێکی خو نادانم کورتی كلام فاضي قسەی بەتاڵە ئەو نەدەتوانێت بە عەشیرەتەکان بڵێ چەکدانێ نەبەتوانێت بە لایەنێکی دیکە
عشیرەتەکانی سووریا لە دەوڵەتی سووریا چەکیان زیاتر پێیە ئەمە دەوڵەت نییە دەوڵەت ئەوەیە چەک لە دەست خۆیدا بێت دیموکراسی بێت عشیرەتەکان ناتوانن حکمی بکەن هێزەکانی سووریا دیموکرات هێزی فەرمین لەلایەن هاوپەیمان نێودەوڵەتی متمانە پێکراون شەڕی داعشیان کردووە ئەمە گاڵتە نییە تۆ بێ داوای ئەم بابەتە بکەیت و لە میدیاکان داوا لە هەسەدە بکەیت کە وە قسەی ئەوە بکەی بڵێ من هەسەدە بە دوو ڕۆژ لە نێو دەبم و ئەم جۆرە بابەتە ئەم قسانە قسەی منداڵکارانە بەڕاستی و ئەوان توانیویانە لە زۆر شت سەرکەوتوو بن براوەی سەرکوتکردن هەرگیز براوە نییە براوە بە یەکگرتووی دەبێت گەلک سپاس هێژە ئارامی عەبدوڕەحمان ڕێڤەبەرێ ڕەوەنگەها سووریا بۆ مافێن مرۆڤی گەلک سپاس کو هەرتەم لە پەیدا خازەمەت هەیە